سڵاتان لێبێ و ڕەمەزانتان پیرۆز خۆشەویستانی من بە هیوان مانجی ڕەمەزان بتە مانجی خێر و خۆشی و بەرەکەت لە بۆ هەموو لایەکتان ئینشاءڵڵا. خۆشەویستانی من خواردنەکەی من ئەوڕۆ کۆتایی پێ من زۆر حەزم لێیە تامی ترشی زیاد بیتن زاڵ بیتن یا لەنجەکەم بەو شێوێ دەرچوو کەمەچی دیکە هەناری لە بۆ زیادەکەین. پرۆگرامی ئەوڕۆم کۆمەڵێک خواردن و سوپ هەروەها شیرینی دروست دەکەین بە درێژایی مانگی ڕەمەزان. هەوڵەدەم فێرکاری خواردن و سوپ و زەڵاتە و شیرینی دابنێم. شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتام. هیچ فەرق ناکە کامی پێشکامی بێت، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە یەکەم جار پێویستە سینگی مریشکەکە، پاشان پیازەکە و لە پاشان کەرەستەکانی دیکە. خوانی نیگار ڕۆژانە کاتژمێر 5.